بۆ ناو بازار کاکمیرێ ساتوانە بەم دیزاینەی منەوە بچێ بۆ ناو بازار بان ئێستا بەشەڕید و دیزاینەر من باسی ڤالیو نرخەکەم کرد بۆ ناو بازار نابێت زۆری تێچوە گەیشتۆتە 5,000 بۆ 6,000 دلار. سڵاو لێ بێ. سڵاو لێ بێ بەخێر ئەم شەو بەنیازی چی و نمایش کردووە؟ ئەم شەو نمایشەکە بەڕاستی ئێمە نییە بەڵام قۆستومانەتەوە لە بەرژەوەندی کللتوری کوردی فیلمێکی فاشنی نێودەوڵەتیە کە دەنگدانوێکی زۆر باشی هەبوو لە هەموو جیهانە پێمان خۆش بوو لە کوردستانیش یەکەم شت بۆ هۆشیاری کە چۆن قەومەکانی تر گرنگی بە کللتور و ڕاستەنایەتی خۆیانێن ئەم شەویش بۆ کردەوەی ئەم فیلمە خەڵکی خۆمان بە جلوبەرجی کوردیەوە بێن هەمووەکو چالاکیەک هەم بۆ زیینوکردنەوەی جلوبەرجی کوردی بۆ بۆنە بچکۆلەکان نەک تەنها بۆ بۆنی گەورە و ئاهەنگ و زەواج بۆ ڕۆژانەی ئەتیادی شتێن جلی کوردی لەبەرکەی دیزاینی نمایشەکەم شەو ئەم شەو ئەم دیزاینەمان نمایش کردووە لەبەری لارەخان کراسوکەوایەکی شکاکیە بۆ سەر فەرشی سوور کە لە بینی ڕەش و سپی و سلڤەرایە تۆزێک زیاد هەلزوم ئێکسسوارات و شتی پێوەیە بۆ ئەوەی کە پیشانی بین کەجلی کوردیش ئەتوانێت و پارچەیەکی دیزاینێکی فاشنی جیاواز کاری پێوە بکرێ لەگەڵ ڕاستەنایەتەکەشی بپارێزرێ بە ئێکسسواراتێک یا بە پارچەیەکی سەرەکە یان گوڵێکی سۆڕۆسکی بۆ دانی گۆڕانکارێکی تە بکەیت. بەردەوام دیزاینەکانت جیاوازن بۆ ئەم هاوینە بەنیازی چیت؟ فەرشێکم لە ژوور و عڕس کردو هیواد دارم بتوانیت لەختەیەوە ژوورگرن لە ژوور لەگەڵ پۆستەرەکایە من زۆر ئیشم لەسەر کللتور کردووە هەر لە 15 ڕەمەزانەوە کەمپینمان ڕاگەیانم ساڵتامانگی 12 بتوانین گرنگجێکی زۆر بین بۆ زۆربەی بۆنەکان جلی کوردی تێڵکێشکەین بۆ زیینوبوونەوەی کللتورەکە زۆر تەسیریشی هەیە قوربانمان لە بەردەمایە ئەو کاردانەوەی خەڵکی بینم زۆرم پێخۆشە هەرچی خەڵکە لێرە بەجلی کوردیەوە هاتووە جا پێش ئێستا دووبرا دەرباسی کردوتی ئەو نەوەی کە لە پێش ئێوایە پیانەڵێن GNZ جەنەرەیشنمانی کە زۆر تیکتۆک و زۆر لە ئێمە گەنجتر و کوڵترن بۆ ئەوان زۆر متەئسیرەکەیان بینم جاماناکەنە مەلوجلی کوردی و شاڵە پۆشن هەستەکەم هەدەفەکەمان پێکاوە. جگای خۆ ئەمە چیە؟ ئەمە ستارخانیە مرادخانیە چییە؟ ئەمە کرا لای خۆمان پێڵێن شاڵ من دایمە لە بری ئەمە دەزانی هاوڕەیەک مەسەڵبانیەکەین من دایمە لە بری منافەسە و ڕق و دژایەتی دەزانێرە هاوپیشەکانم دایمە پاڵپشتی یەکتریەکەین ئەمانجی یەکەمینەهی من چکە چەند کەسێکی کەمین ئەمە شاڵە ئەمە کرا ئەمە شاڵە بەڵێ شاڵی خۆمانە ئەم شاڵە خماشێکی زۆر تایبەتە دەستیاوتە بواری جلوبەرجی پیاوان ئەمەی من کۆمەڵە گۆڕانکاریتیە بەڵامەکرێ لەسەر ڕەسەن و کللتورێکی خۆشی داوا بکەن جلی جوان لێ ڕابینم لەبەرەوەی کاتی بۆ تەرخانەکە و من دایمە باسی بەها ئەەکەم مەڵم بەها بگەڕێنەوە بۆ شتی تر بۆ جلی خۆمان وا لە منەکە کە ئەمە چەند بە قیمەت و بە بەهایە لەبەری منە هەست بە قیمەتی ئەم شاڵاکەم کە چەند بە نرخە لە قاتێکی ئیتاڵی مهمترە لە بەرما و شانازیشی پێوەکەم ئەمە بەرگیزە کورد دروستی ئەکا ئەمەیان شاڵە لە هەورامان دروستەکرێ ئەم پێڵاوەش کڵاشی کوردی خۆمان و لە هەورامان بە خۆشحاڵیەوە دروستکراوە پانتۆڵەکەی نیژێدەوە تاقەتی هجومی کۆمێکمان نییە لەی تۆ نایەت باسێکی ئەم دیزاینە بۆ بکەم ئەم دیزاینە لە ڕۆژێکی تران نمایشمان کرد لە فاشن شۆیەکی تایبەت تا بڕەنەوەی بوو کە پێویستی بۆ ئارتانە بوو کە تایبێت بەڵام ئەمڕۆ کاکەمیر بە شێوازێکی زۆر سادە کە بتوانێت بۆ میوانیەک بتوانێت بۆ شوێنێکی ئاسایی بۆ ناو بازار کاکمیرێ ساتوانە بەم دیزاینەی منەوە بچێ بۆ ناو بازار ئێستا بەشەڕید و دیزاینەر من باسی ڤالیو نرخەکەم کرد بۆ ناو بازار نابێت ئیلا ئەو کوێخاو ئاغا و میر و میرزاکان لە بەریەکەن چکە پلێ و پۆستێکی دەسەڵاتیان هەیە ئەبی و کوواخا بڕێتەرەوە من ئەمەم لەوە باس کرد کە ڕەخنەیەکی زۆرمان بڵات پێم خۆش بۆ ئەم شتە ڕوونکەمەوە یەکدانیشە سێریکە زانیاری هەبێ بۆی بەغەڵەت تێناگات چکە خەڵک خواخوای کەلیمەیەکی تۆ بگرێت و تووشتم ئەو ڕوونکردنەوەی بەم کە ئەمە جلێکی ڕۆژانەی ئاساییە بەڵام لە فاشن شۆکەمانە بە شێوازێکی تر پیشانمانە کە کۆنسێپتەکەی باڵێکی هەبوو کە ئەوەش بەڕاستی من لە کوردەوە وەرم گرتبوو 200 ساڵ پێش ئێستا مسابەقی بەدلیسی بڕۆن سێری بکەن فۆتۆشوتی هەیە بە دانیشتنەوە وەستا بە وەستانەوەیەتی بە دانیشتنەوە ڕنگ بۆ ڕنگ
ڕەنگەتان چۆن بوو هەڵبژار بۆ شێوازێ مەرزای نیلی ڕەش و ڕەساسی دەبەرکەین شەڕی دلیام لەگەڵا کرد ئەمڕۆ بۆی ئەو قەمیسە بۆی ئەو قەمیسە بەکاربێنێ دوو باڵی درێژ ژووینێک لە دوامەوە وتم کاکە من بەڕەستنی بە جوایی لەبەر یەکەم لەبەرەوەی ئەو متابعی هەمانە دایمە هاواری ئەوانە تکایە جلی کوردی تێکمێن تکایە جلی کوردی تێکمێن ئێمەش ئەیخینە سەر و سەر چاومان جلی کوردی بەڕەستنی و بەڕێک و پێشی وەکو خۆی نمایشەکەین من زۆر حەزم لە شاڵە بۆ زۆبەی جاری پێشوش داوای شاڵێکی ترم لێکرد بۆ دیزاین کردم زۆر حەزم لەوەیە کە یەکێک میوانێک لێرە ئەم شەو بێت ئەڵێ میرەوە چێ لە بەرتاپی ئەڵێم شاڵە لە مێشکا خەز نەبێ بۆ چونە دەروێکی تر ئەڵێ میشقاتێکی شاڵە دروم کە سێرێکەی بڵاو لا ئیرادیان بە بێویستی خۆت ئەم شتە و کردو بە ترێند و بڵاو کردوەوە دایمە حەزەکەم ترێندی باش بکەم بۆی تەقلیدی بکەن بە باشی جلی کوردیم کردو بە ترێن بۆ میوانەکانی ئەم شەو بە کۆپی مام بکەن و جلی کوردی لە بەرکەن شتێکی جوانەکەین کۆپیشتی جوان بکەن باشە پێونەوتم تێشوێم لە چەندێکە واللهی نرخەکەی زۆر زۆرەگەر بڵم لەوانەیە بینەران باوەڕ نەکەن ئەمە بەرگیزە لە بادینان بەدەستی کورد دروست دەکرێ وەکو چۆن شاڵ دروست دەکرێ بە هەمان شێوە بەڵێ زاخۆیی نییە بۆی بە هەڵەیانە چین لە ناوچەی ئامێدی ئایلەیەکی مەسیحین چەنەها ساڵە بەردەوام بەرکیز و بەکربەگی دروست دەکەن منیش لەوێ بەدەستم هێنا بە خۆشحاڵیەوە زۆر زۆری تێچووە گەیشتۆتە 5,000 بۆ 6,000 دلار